بەڵێ ئەم سەردانەی داناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتێکی هەستیاردایە لە هەردوو ڕووی سیاسی و ئاسایشیەوە وێڕای ئەو ڕێککەوتنە ناوکیەی کە لەگەڵ ئێراندا وەرکرا، بەڵام هێشتاش وڵاتانی کەنداوی فارس نیگەرانیان هەیە و هەروەها شەڕی دژی تیرۆریستانی داعش لەو ناوچەی جیهاندا بەردەوامە. یەریڤان سەعید توێژەر لە نێوەندی وڵاتانی کەنداوی عەرەب لە واشنگتن میوانی کورد کۆنێکشنی ئەمڕۆمانە. کاگێریڤان سپاس بۆ ئامادەبوونە سەرەتا. کاگێریڤان وەکو لەو راپۆرتەشدا گوێمان لێبوو، سەرۆک ترامپ لە عەربستانی سعودیە و هەروەها لە ئیسرائیلیش جەختی کردەوە لە مەسەلەی مەترسی ئێران. باشە ترامپ دەیەوێت چی بگەێنێت بە وڵاتانی جیهان، یعنی لەوێەوە مەبەستی لەم بابڵین لەم مەترسیە چییە؟ لە ڕاستیە ئەگەر سەیری ئیدارەی پێشووی ئەمریکا بکەین و هەروەها ئەو سیاسەتێکی ئێستا ترامپ پەیڕەویەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لێکترازانێکی تەواو پێوە دیارە لەبەرەوەی ئیداری ئۆباما ویستی کە لەگەڵ ئێرانە نزیک بێتەوە بوو کە گەشتە ڕێکەوتنی ئەتۆمی ئەو نیگەرانێکی زۆری لایەک وڵاتانی کەندا و دروست کرد لەبەرەوەی پیانوا بوو کە ئێران ئەتوانێت لە ڕێگەی ئەو هێزە سیاسیانی کە لە ناوچەکەدا هەیە بتوانێت نفوذ و هەژمونی خۆی لەو ناوچاندا زۆر بکە. بەڵام ئێستا ترامپ بە پێچەوانەی ئۆباماوە وڵاتانی کەنداوی عەرەبی بەهێز بکە لە ڕێی لە ڕێی هاوپەیمانیشی ناوچەیەوە کە بە ناتۆی وڵاتانی ئیسلامی ناساوە بۆ دوو مەبەست. یەکەم بەرپەرجانەوەی هەژمونی ئێران لە ناوچەکەدا، دووەمیش بۆ لە ناوبردنی داعش و گروپە تیرۆریستەکان. باشە لەم سەردانەی ترامپدا ینی باز لە مەترسی ئێران لەگەڵ بابڵین داعش وەکو یەک کرا، کامیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسیدارترن؟ لە ڕاستیە هەردووشان مەترسیدارترن لەبەرەوەی ئێران لە ڕێگەی گروپە جیاوازەکانەوە ئەوانەی کە زیاتر شیعەن و لە ئێرانەوە نزیکن بۆتە هۆی ئەوەی کە سەقامگیریی زۆر لە ناوچەکەدا دروستکە بە تایبەتی لە یەمەن، لە بەحرین، لە عێراقدا، لە سووریا واروها لە لوبناندا. لەبەرەوە ئەمریکا بۆ پاڵپشتی وڵاتانی کەندا وڵاتانی سونە ئەیوێت دەستی ئێران وەروە سنوورێک دابنێ بۆ ئەو ئەکتیڤیتیانەی کە ئێران هەیەی لەو ناوچانەدا. بەڵێ باشە با بڵین زۆرێک لە چاودێران باز لەم سەردانەی سەرۆک ترامپ وەکو وەرچەرخانێک لە سیاسەتی ئەمریکادا دادەنێت. پێت وایە ئەگەر وابێت ینی کاردانەوەیکی نەرێنی بەرامبەر بە سیاسەتی کۆشکی سپی بێتە ئاراوە؟ لە ڕاستیدا تەنها ئەگەر سەیری 7 ساڵی ڕابردوو بکەین ئەبینین تەنها ئیدارەی ئۆباما بە شێوێکی کەمتر لەگەڵ وڵاتانی کەنداودا ینی لە ڕووی دیبلۆماسی وەروە لە ڕووی ئاسایش و بەرگریشەوە کەمتر تەعامل لەگەڵ وڵاتانی کەنداوە ئەکرد. لە ساڵی 1945 کاتێک ڕۆزڤێلت و وەروەها پاشای یەکەمی سعودیە لە میسر لە کەنداوی سوێسا بێگەشن لەو کاتەوە پەیوەندیشی پتە نێوان سعودی وەروە وڵاتانی کەنداوە بە شێوەیەکی زۆر پتە لە ڕووی ئابووری و سیاسی وەروە عسکەریەوە دامەزراوە. لەبرەوە گەڕانەوەی ترامپ بۆ ئەو سیاسەتە هەر درێژەدانە بە سیاسەتی 7 ساڵەی ڕابردووی ئەمریکا. باشە پێت وایە ینی لە ناو وڵاتانی عەرەب بە تایبەتی وڵاتانی کەنداودا با بڵین هاوڕاییەک هەبێت لەسەر ئەمریکا، ینی هاوڕاییەک دروست بێ بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا؟ بەدڵنیایەوە، چونکە ئەگەر سیر بکەین ینی لە کاتێک ترامپ لە مانگی یەکەوە هاتوۆتە کۆشتی سپی پێشوازی لە نوێنرانی وڵاتانی کەندا و کردەوە تایەتی ئیمارات و هەروە سعودیە، لەبەرەوە دڵنیاییەکی زۆری یاوە بە وڵاتانی کەندا و کە هەمیشە بۆ وڵاتانی کەندا و ئێران گەورەترین مەترسیە بۆیان، لەبەرەوە دووپاتکردنەوەی بەرگری ئەمریکا لە ڕووی ئاساییشەوە لە ناوچەکەدا دڵنیاییەکی زۆر بە وڵاتانە ئەیە و ئێستاش لە وڵاتانی عەرەبیدا چی لە ڕووی لە سەرکردەکانیان وەروە هاوڵاتیانی عەرەبی دڵخۆشێکی زۆر هەیە بەرامبەر بۆ سیاسەتی کە ترامپ پێڕەویەکە لە ناوچەکەدا. باشە کاگێریڤان وەکو زانیمان سەرۆک ترامپ لە عەربستانی سعودیە سەودایەکی $100 میلیارد چەکی کردووە. چ گەرنتیەکەیە کە ئەم چەکانە دەستی تیرۆریستان نەکەوێت؟ لە ڕاستیدا بۆ گەرنتی ئەو چەکان هەموویە چێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی سعودیە واروە لەگەڵ وڵاتانی کەنداوی عەرەبیدا. ئەگەر سەیری مێژووی ڕابردوو بکەین بڕوان ناکەم ئەو چەکانێک کە ئەمریکا دابێتی بە وڵاتانی کەندا و هیچیان کەوتنە ژێر دەستی ئەو گروپە تیرۆریستانە وەکو قاعیدە یان وەکو داعش، و هەروەها تەنها نیگەرانی ئەمریکا تەنها لەوە بێت لە ڕووی داراییەوە
ئەگەر هەندێک شەخص کە ئەوانش لە دەرەوەی حکوومەتەکانی ئەو وڵاتانن پشتگیری گروپە تیرۆریستیەکان بکەن و حکوومەتی سعودی وەرەوە وڵاتانی دیکەی کەندا و ڕێوشێنی زۆر توندیان گرتوێتە بەر بۆ ئەوەی کە دڵنیا بنەوەی کە ئەو یارمەتیدارانەیە لە مەدووان نەگات بە ئەو گروپە تیرۆریستیانە وەروها وڵاتانی کەندا و ئەگەر سەر بکەین لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا دەست پێشخەری زۆر باشیان کردووە لە ڕۆی دامەزراندنی سنتەری زۆر زۆر گەورەوە بۆ ڕۆبڕۆبوونەوەی فکری وەکودا ئاژوالوە ڕیفۆرمیان کردووە لە بەرنامەکانیان ببوورە وادی بەرنامەکەمانەرەوەندا بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵم. سپاس.